ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق بە زۆرینەی دەنگی ئەندامانی پەرلەمانی عێراق هەڵەبجە بوو بە 19هەمین پارێزگای عێراق، هەروەها بوو بە 4هەمین پارێزگای هەرێمی کوردستانیش. بەڕاستی من خۆم وەکو هەڵەبجەییەک و هەروەها وەکو هەرێمی کوردستانی تەواوی خەڵکی هەرێمی کوردستان دڵخۆش بووین بەوەی کە لە پایە و قوربانەی کە هەڵەبجە داوێتی ئەم خەڵاتە کرا کە بوو بە پارێزگا. ئەمڕۆ هەموو کوردستانیان دڵخۆش بوون، بە تایبەتی هەڵەبجەیەکان زۆر دڵخۆشتر بوون کە پارێزگاکەیان بە شێوەیەکی فەرمی لەلایەن پەرلەمانی عێراقەوە دەنگی لەسەر درا. ئەمڕۆ دەری خست یەکڕیزی و یەکدەنگی فراکسیۆنە کوردستانیەکان ئەمە بەرهەمەکەیت. خۆ ئەگەر بۆ زۆربەی ئەو کێشانەی کارێمی کوردستان هەیەی لە بەغدا ئەگەر ئێمە یەکدەنگ و یەکڕیز بین بەرهەمەکەی هەر بەم جۆرە دەبێت. ئەبێ لەم دۆسیانەدا ناکۆکیە سیاسی و ململانێ سیاسەکان دوور بخەینەوە، کار بکەین بۆ ئەوەی کە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان کار بکەین. هەڵەبجا بوو بە پارێزگا، بەڵام لە دوای ئەوە قسەیەکی جدیتر هەیە. ئایا تەنها ئەمە وەکو ناو دەمێنێتەوە، چونکە ئێمە لە هەرێمی کوردستانیش لە 2014 حکومەتی هەرێمی کوردستان هەڵەبجەی وەکو پارێزگا ناسان، بەڵام لە ڕووی خزمەتگوزاری و بودجەی تایبەتەوە ئاوڕێکی لێ نەدراوە، هەر وەکو قەزا مایەوە. بەڵام دەگوترێت ئەمە جیاوازی هەیە، خۆ ڕەنگە بۆ 2025 فریانەکەون، بەڵام لە 2026دا دەتوانرێت هەڵەبجەیش جێگەی بکرێتەوە لە بودجەی تایبەتی هەبێ، هەروەها هەر پرۆژێکی خزمەتگوزاری بۆ پارێزگاکانیش دەچێت هەڵەبجەش بگرێتەوە. لە ڕووی ئیداری و یاساییەوە کاریگەری باشی دەبێت بۆ بژاردنەوە و هەروەها کاری باشتر بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان. جا من ئەم ێوارەیە هەریەکە لە غەریب ئەحمەد ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی لە بەغداوە میوانمە بە خۆشحاڵیوە، هەروەها لە هەڵەبجەی بە پارێزگا بوونەوە کاوە عەلی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکگرتوویش میوانم دەبێت کاکاوە خۆی پێشتری جێگری پارێزگاری هەڵەبجە بوو. جا ڕەنگە بۆ من گرنگ بێ کە لە ڕووی خزمەتگوزاریەوە زیاتر پرسیارەکانم لەوکەن. هەردوو لاتان زۆر بەخێر بێن. کاک غەریب ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم، یعنی ئەمڕۆ ڕۆڵێکی گرنگتان بینی وەکو فراکسیۆنە کوردستانیەکان کە توانیتان دوجار بە پارێزگاکردنی هەڵەبجە بخەنە دەنگدانەوە و دەنگیشی هێنا. ئێستا هەڵەبجە پارێزگایە لە عێراق و بوو بە 19هەمین پارێزگای عێراق. چیتر دەمێنێ بکرێت لە ڕووی یاساییەوە، هەروەها لە داهاتوش لە ڕووی داراییەوە؟ فەرموون. بەناوی خی گەورە و میهرەبان، لێرەوە لە بەغدا پیرۆزبایی گەرم دەنێرم بۆ ڕۆحی پاکی شەهیدانی هەڵەبجە و بۆ تێگەڕای هەڵەبجەیەکان لە هەر شوێنێکە بن بۆ بەڕێستان کە هەڵەبجەین. دیارە ئەم ڕۆژە ئەبێتە ڕۆژێکی مێژووی بۆ نەوەکانی ئێمە کە تواندرا لە خولی پێنجەم پەرلەمان ئەو حەزێک کە کورت هەی بووە دوای قوتر لە سێدەیە سەبارەت بە قەرەبووکردنەوەی شایستەی بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان بێگومان ئەم ڕۆ لە 4 دەسەبەر بکرێت. هەڵبەت ئەم هەوڵێک بوو لە سەرەتای هەر لە دوای ڕوخانی سەدامەوە لەو هەوڵانە بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان لایگرین بووە و کاری بۆ کردبووی کە بتوانێت لەگەڵ لایەنە سیاسەکانی کورد بە تایبەت لە بەغدا و بەگشتی لەگەڵ کولایەن سیاسەکان ئەم زەمینەیە بڕەخسێنێک کە بتواندرێت پرسی هەڵەبجە وەک پرسێکی نیشتیمانی سیر بکرێت، ینی دوور بێت لە تەحەزوب و لە لانی دەمانگیری ئەوانە. هەر بۆیە هەوڵی بێ و چاندراوە بۆی کە لێک نزیک بوونەوەی لایەنەکان هەبێت لەسەر ئەم پرسە بۆی ئەمسە تێک پەڕەندرێت. ئەم ڕۆژ کە هاتینی ناو پەرلەمان بێگومان پێشەوەی کە داخلی جەلسەش بین دیسان لە گفتوگۆمان لە
ژوورەکان یاخود لە گەڵ سەرۆکی فراکسیۆنە کوردی شیعی سونەکان سەربەخۆکان بە هەمان شێوە بەو ئەڕاستەیە قسەمان کردووە کە ئەبێ ئەم مۆزوعە بە وەکو پرسێکی گشتی سەیر بکرێتەوە پێشمان ڕاگەاندن کە ئەمڕۆ پێشنیوەڕۆکەی کە چواردەی چوارە کارەساتی خەمناکی ئەنفالمان لەناو پەرلەمان یاد کردەوە وەکو قورئان دەفەرمێت بعد عسر یوسرا بەڵام پاش ناخۆشیەکان بێگومان خۆشی هاتە پێشێ دوای کە ئەومان ئەو پرسەمان دیسان لەوێ بەرز ڕاگرت و درود ڕەحمەتمان نارد بۆ قوربانیەکانمان بێگومان دوای نیو ڕۆژکە دوای کاتژمێرەکانی سێ جەرسی پەرلەمان هاتەوە پێشەوە سەرەتاکەی ئەوەتان بینی کە دەرکەوت کە تەشەنوجەک پەیدا بوو و بەشێک لە برادرانی باشە کێنە و لایەنانە کێ بوون ئەو تەشەنوجیان دروستەکرد پێیانوا بوو وەکو عرض الله على التعيين ئەوە نییە بڵام وڵات جاری وە ئەم دۆخە کە دروست ئەبێت لە پڕ کەسێ قوت دەبێتەوە بەس بۆی کە ئێبرازی کەسێتی خۆی لە کەنجەمەوارەکەی خۆی بکایتر ئەم شەقامی ئەو لە چ بوارێکدا بواری تائیفێ دیگە هەرچی هەیە دێت دەنگ بەرز دەکاتەوە ئیتر تەشویشی دروست دەکات و ئەم دۆخە بە ئاڵۆزی هەڵ وەکو دەڵێ ئاڵۆز دروست دەکات بۆیە زیاتر کە تەشەنوجەکە هاتە پێشەوە دروستیان کرد یعنی قسە ئێمە ئەو بۆ کە بابتان جێڕنەوە بۆ پێش جەلسە یاخود بۆ دوێنێ بۆ پێرێ بۆ ئەم اتفاقی کە هەمان بۆ خۆ بڕیار نەبوو ئەوە بکەن دیار بوو ئەوان دامویل ئێمە لەسەر ئەوە ناکۆگنین کە هەڵبجە بێتە پارێزگا بەڵکو ئێمەش تمۆحی خۆمان بۆ ئەم پرسە هەیە پێمان ڕاگەاندن فەرمونیۆش بیخەنە جەدوەلی ئەعمال و تا بخوێندرێتەوە ئیتر گوند دەکەنە پارێزگا ناحێ دەکەنێ قەزا دەکەنێ بۆ ئێمە کورد ینی ئیشکالێک نە ڕەبتی بە ئەم میحوەری خۆتانەوە هەیە بەڵام مەسەری هەڵبجە پرسێکی جیاوازە بۆیە لە کۆتاکان خەریک بوو تێک بدرێ بەڵام سوپاسی خۆی دەوێت وەکو قورئان دەفەرمێت فەضل ڕەبی سوپاسی خۆی دەوێت کە بە سەلامەت تێپەڕی و دەنگدانی کۆتایی لەسەر بە پارێزگابوونی هەڵبجەکرا ئەوەی کە دەمێنێتەوە ئێستا ئەوەیە کە گرنگە بتوانین لە کۆی ئەو پێویستیانەی کە بۆ هەکەلەی ئیداری لە ڕووی دارایی و ئیتر کارجێڕێ بۆ هەڵبجە پێویستە دیسان لە بەغداوە دەبێت ئەوە دەسەبەرکەین خۆتان ئاگادار نەکە لێرە تەخسیسی مالی نەکرێت بۆ پارێزگای نوێی هەڵبجە ئەو بێگومان تەنها وەکو ناو ڕەمزێک پارێزگایە و ئیتر زامنە کە ناتوانرێت جارێکی تر ئەم پرسە وەکو دەڵێ شێوێندرێت یاخود بلە خوێندرێت بەڵام لە لایەوە تو کرد خێران نەبێت بۆی کە بتوانین ئەم بودجەیە کە پێویستە بۆ دەوائیر لە پارێزگای هەڵبجە ئەوەش جێگیر نەکرێت لە بەغدا ڕەم بێ قوڕس بێ بۆیە هەوڵەکانی ئێمە لەمە دوا قوڕستە دەبێت بەچی بەوەی کە پێشەوەی کە خولی پێنجەی پەرلەمان بەرەو کۆتایی بچێت ئەبێ ئەم پرسە بەڵام کا غەریب لە ڕووی قانونی و ینی هەڵبجەی شۆک هەموو پارێزگاکانی دیکە و مافی هەیە کە بودجەی تایبەتی هەبێ ئەو خزمە گوزاریانی کە بۆ پارێزگاکانی کە دەرەچێ بۆ ئەویش دەرچێ وانە بێگومان بەڵام خۆتان نەزان خۆمە لێرە لە ساڵانی ڕابردوو بگرە لە دوای 2005 بگرە خۆ چەندین جار بە قانون بێقانونیان کردووە ئەوانەی کە نەزعی شۆڤێنیان هەیە دژ بە کورد بۆیە خۆتانزان تا ئێساش پەرلەمان زۆرنەوە کە منێتە حکوم دەکات دەگە بێت و ئەم لۆبیە ئەم هەوڵدارن نەبا بێگومان تۆ ناتوانانی بە شەخصوسیە پەرلەمانتاری کورد لە بەغدا ئەم پرسە تێپەڕنی ئەم پرسە و پرسی ئەوەی کە چەند مانگە ڕابردوو کە توانیمان مەسەلەی ئەم قانونانەی کە لە 73 و 75 و تا هەشتاش ڕژەوین بەعسی نەگریس دژ بە خاک و خەڵکمان کردی لە کەرکووک و دەوروبەر ینی ئەگە بە زۆرینەوە کەمینە با بێگومان نەمان دەتوانین ئەمە ئەم قانون ئیڵاکەینەوە بەڵام دیسان هەوڵەکان بە ماڕاستەیەکە بتوانین هەوڵی نیشتیمانی بێت و ئەم هەوڵ نیشتیمانیانە بێگومان دەبێتە مای ئەوەی کە هەم خوا لێمان ڕاست بێت هەم خەڵکی خوا لێمان ڕاست بێت ئەوە کارێکە بێگومان پێویستی بە هەردەم هەوڵدانە بۆ ئەوەی کە بتوانین لە باش سریکەین و ئەو مافهوم مستحقاتانی کە ماوەمانە تەکمیلەی ئیداری و مالی بۆ حکومەتی خۆجەی هەڵبجەیە یان لە قەرەبووی زیانێکەوتوانە یان قەرەبووی ئەنفالە یان هەموو ئەو زیانانێک کە لە سەردەمی ڕژیم بەعزدا و دوای ڕژیم بەعسیش بە هەر جۆرێک ببێت بەر خاک و خەڵکمان کەوتووە لە هەرێمی کوردستان و لە ئەوەی ئەوان لێ ناوە جێناکۆک ئێمە بتوانین کە بە پێی یاسا لە پەرلەمان بەدەستی بهینەوە و بێگومان لەم پێناوەشدا هەوڵەکان بەردەوام دەبێت پشتیوان بەخۆی گەورە زۆر باشە گەڕێمەوە لای جنابەت کاکاوە
جەنابتان ینی ئەزمونێکی باشتان هەیە لە بەڕێوەبردننی ئیدارەی هەڵەبجەیە کە جێگری پارێزگار بوون و ئێستاش ئەندامی پەرلەمانی کوردستانن. ئەتوانی پێم بڵێ ینی بوون بە پارێزگار بوونی هەڵەبجە ئێستا کە دانی پیاناوە بە شێوەیەکی یاسایی لە پەرلەمانی عێراقا دەنگی لەسەر دراوە، دۆخەکە جیاوازی چی دەبێت لەگەڵ ڕابردوویە؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان، سڵاو ڕێز بۆ جەنابێ بۆ میوانی بەڕێز کاک غەریب. دەستخۆشیمان هەیە بۆ سەرجەم فراکسیۆنەکە تاک بە تاکیان بەڕاستی کە یەکڕێز و یەکدەنگ بوون توانیان پرۆژە یاسایی بە پارێزگابوونی هەڵەبجە پێکێنانی پارێزگای هەڵەبجە تێپەڕێنن. ئەگەر یەکدەنگ نەبوونایە بێگومان وەک ساڵانی ڕابردوو دێهات جارێکی کە دەستخۆشی و سوپاسیان لە یەکم. سەبارەت بە پارێزگای هەڵەبجە طبعاً گرفتێکی یاسایی هەبوو، ئەمڕۆ ئەو گرفتە کۆتایی پێهات. ئێمە لە ساڵی 2013 هەڵەبجە بۆتە پارێزگا بە پێی قانونی هاوشێوەی ئەمە قەراری ژمارە 568 لە سیوێکی 12/2013 ئەنجومەنی وەزیران ئاراستەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرا و دواتریش هەرێمی کوردستان لە 16/3/2014 بە فەرمی ئاماژە و پاڵپشت بە مادەی دەستوری 141 لەگەڵ ئەو قەراری ئەنجومەنی وەزیرانی عێراق هەڵەبجە بۆتە پارێزگا و لە عێراقیش هەنگاوی زۆر باشی بڕی. تا ساڵی 2018 کۆمەڵێک هەنگاوی باشی بڕیوە لە بە پارێزگابوونی هەڵەبجە. لەوانە فەرمانگە فیدراڵیەکان کە ئێمە 8 فەرمانگەی فیدراڵی لە وەزارەتی ناوخۆ فەرمانیان بۆ دەرچووە. تابلۆی ئۆتۆمبیلی هەڵەبجە ئێستا بە فەرمی پێش ئەوەیشی کە یاساکە پەسەند بکرێ کۆدی 23 وەرگرتووە هاوشێوەی 18 پارێزگاکەی کە و پسوڵەی خۆراک کۆدی خۆراکی پارێزگای هەڵەبجەی هەیە. وەزارەتی تەخطیط بە هەمان شێوە کۆدی پارێزگاکەی داناوە و نەخشەی ئیداری پارێزگاکەی جیا کردوێتەوە و وەزارەتی بازرگانیش لە کۆی 4 بەڕێوەبەرایەتی فیدراڵی دوانی فەرمانی بۆ دەرکردووە. لە ئەمڕۆوە ئەتوانم بڵێم لە ئێستاوە ئەو بیانوانەی کە پێشتر ئەگیرا لە لایەن حکومەتی عێراق و لە لایەن وەزارەتە فیدراڵیەکانەوە کە ئەویسترا هەڵەبجە ڕێکارە ئیداریەکان تەواو بکات کە هەڵەبجە هێشتا و لە ڕووی یاساییەوە هەندێک نەقسی هەیە. ئەمڕۆ ئەو بیانوە نەما، لەبەرەوە وەکو کاک غەریب باسی کرد ئەرکی قورس لەمڕۆوە دەست پێکا هی ئەندامانی پەرلەمان کە بە تەواوکردنی ئەو فەرمانگە فیدراڵیانە ئەبێ هەنگاوی بۆ بنێن کە بڕیاریشیان هەیە، قەراریان هەیە هاوشێوەی هەموو پارێزگاکانی کە ئەم بەڕێوەبەرایەتیانە بکرێتەوە. بە نمونە بەڕێوەبەرایەتی پەساپۆرتی هەڵەبجە بەڕێوەبەرایەتێکی فعلیە هەیە، بەڵام لەسەر پەساپۆرتی هەڵەبجە پێویست بەوە کات کە ناوی پارێزگای هەڵەبجەی لەسەر بێ، جنسیە یاخود کارتی نیشتیمانی هەڵەبجە بە شێوەیەکی فعلی و بە شێوەیەکی ئیداری قەراری بۆ دەرچووە کە بەڕێوەبەرایەتێکی سەربەخۆ بێ لە هەرێمی کوردستانە لە عێراقا وەکو بەڕێوەبەرایەتی پارێزگایەک، بەڵام تاوەکو ئێسەش کارتی نیشتیمانی سەر بە پارێزگای سلێمانیە. وە لە ڕووە بودجەکانەوە طبعاً بودجە بە شێوەی پاکێجێک دێت بۆ هەرێمی کوردستان. هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان بە پێشماری دانیشتوان بودجەی پەرەپێدان لەگەڵ بودجەی وەبەرهێنان دەنێرێتە وەزارەتی پلاندانانی هەرێمی کوردستان و لەوێەوە دابەشەکرێ بەسەر پارێزگاکانە. ئەرکی پەرلەمانتارانی عێراق کە زۆر ئێمە سوپاسیانەکەین، پێشتریش هەوڵ و ماندووبوونێکی زۆریان لەم بابەتە بەخەرجداوە. لە 2015 بودجیان بۆ پارێزگای هەڵەبجە تەخسیس کردووە لە بابڵی میزانی عێراق، بەڵام پێویست بەوە کات بەدەر لەو بودجەیە کە بە شێوەی ژمارەی دانیشتوان هەڵەبجە شایستەتی ئەوان بتوانن بودجە لە سندوقی تەنمەی ئیجتیماعی لە سندوقی ناوچە زیان لێکەوتوەکان و بودجەیەکی تایبەت دانرێت بۆ ئاوەدانکردنەوەی هەڵەبجە یاخود هاوشێوەی بەسڕە و ناسڕیە و شوێنەکانی کە سندوقی تایبەت هەیە بەم بابەتە. ئەندام پەرلەمانەکان ئەکرێت لەما هەنگاوی جددی بنێن بۆ ئایندە ئەگەر فریا بکەون، ئەگەر فریاش نەکەوتنەوە کەوێتە خولی داهاتووە. بەڵام شایستەکانی تریش وەکو شایستەی دەرمان کە تاوەکو ئێستا ئێمە شایستەی دەرمانی هەڵەبجە گیا نەکراوەتەوە و شایستەی نەوتەکان بەڵێ ساڵانە هەوڵ و هیمەتێک هەیە کە جیا بکرێتەوە، بەڵام پێویستی بەوە هەیە بە شێوەیەکی ئیداری تەواو
جیا بکرێتەوە و لە ئایندەشە ئەگەر حکومەتی عراقی یاخود با بڵێن عێراق بە هەنگاو بنێ بۆ ئەوەی کە مەجلیسی ئیتیحادی دروست بێ خۆشبەختانە هەڵەبجەش هاوشێوەی پارێزگاکانی کە نوێنەرایەتی خۆیە بێت لە مەجلیسی ئیتیحادی وە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کەوتاوەکو ئێستا حکومەتی عراقی یاخود کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عراق لە هەڵەبجە بە شێوەیەکی ئیداری و بە شێوەیەکی قانونی نییە لە هەڵەبجا پێویستە کە بکرێتەوە بە تایبەتی بۆ ئەم هەڵبژاردنە کە هەڵەبجە بازنەیەکی سربەخۆ ئەبێت وەکو پارێزگایەکی هەڵەبجە و ئەبێت کورسی خۆی بۆ دیاری بکرێت و کۆمسیۆنی تایبەتی خۆشی فەرعی هەڵەبجەی بۆ دیاری بکرێت لەبەرەوە ئێمە هیوامان زۆرە و لە هەرێمی کوردستانی طبعاً هەندێک گرفت هەبووە ساڵانی ڕابردوو کە ئێمە داوامان کردووە و توانە لە حکومەتی عێراق هێشتا نەبووە بە پارێزگا کێشەیەکە بووە ینی هەموو ئەم دام و دەستگانە هەبوون ینی لە چوارچێوەی ئیداری پارێزگایە بەڵام کێشەکە چییە؟ ینی فەرمانبەری نەبووە بینای نییە پێگەی خەڵکێکەیە کە چاوەڕێدا بمەزرێ ینی تۆ بێ لە هەر لە ئەساسەوە بنیاتی بنێ کە وەکو پارێزگایەک هەڵەبجە ئەمە کەی ئەکرێک چێ ئەبێ بیکە ئەمە ئەمە دوولایەنەیە ئەبێ هەرێمی کوردستان چونکە ئەو فەرمانانەی کە دەرچووە بە نمونە فەرمانی پسوڵەی خۆراکی هەڵەبجە کە دەرچووە لە فەرمانەکان نووسراوە پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووە ئیداریەکەی و میلاکی بۆ دابین بکات و پێداویستیەکانی ئەم فەرمانگەیە دابین بکات و حکوومەتی عراق خۆشی طبعاً پێویستە لەسەری کە کۆمەڵێک میلاکی بۆ دابین بکات و هاتوۆتە سەرخەت بۆ ئەوەی کە یەک بینا دروستکە بۆ هەموو فەرمانگەکان بە تایبەتی فەرمانگەکانی وەزارەتی ناوخۆ فەرمانگە فیدراڵیەکان هەرێمی کوردستان طبعاً نهاتوە بەدەم ئەم بابەتەوە لەبەرەوەی باس لەوە کرد کە هێشتاوەکو هەندێک ڕێکارماوە پێویستە تەواو بکرێ لەگەڵ ئەوەیشا کۆمەڵی ئێمە ڕێکخراوی جیهانی پرۆژیان هەبووە لە هەڵەبجە و پێشتریش لە ڕێگەی هەرێمی کوردستان و هاتوونەتە هەڵەبجە ئێستا ئەو بیادویان نەما کە ئێمە داوامانەکرد ڕاستەوخۆ لە هەڵەبجە پرۆژەکانیان جێبەجێکەن و لە ڕووی ئاماریشۆ بە هەمان شێوە کە ئاماری هەڵەبجە بێت جیا بێت لە ئاماری سلێمانی وەزارەتی تەختیتی عراقی بەداخەوە ئەم جارە وەکو بازنەیەکی سربەخۆ یا وەکو پارێزگایەک ئامارەکەی نەکرد بەڵام ئەکرێت جیاکرێتەوە ئەو بیانوانش نامێنێ ئێمە ئەمەلمان زۆرە بە نوێنەرەکانمان لە ئەنجومەنی نوێنەرانی عراق و بە هەمان شێوە لە پەرلەمانی کوردستان کە پێکەوە هەماهەنگ بین بۆ تەکمیلەکردنی ئەو گرفتانەی هەیە و دەستخستنی شایستەداراییەکان و شایستەکانی پارێزگای هەڵەبجە زۆر باش کاک غەریب یعنی ئێستا بۆ نمونە لە ڕووی یاسایی و هەڵەبجە کراو بە پارێزگا بەڵام ڕووە ئیداری و داراییەکەی ئیدیکەی دەست پێیەکە یا ئەمە هەر ئەمێنێتەوە جارێ یا ئەوە تا بێت چی ڕێکەوتنێکی سیاسی ئەوێ یاخود زیاتر ئیداری ئەوێ کە بووی بکرێت ئەڕەم بێ هەمووی هەر پێویست بێت خۆتان ئاگادارن کە ئەگە باسی ڕەنگە سیاسیەکەی بکەین بینن کە پێشەوەی کە لە سێ چوار ڕۆژی ڕابردووینتان کە هاتنی سەرۆک بافەڵ بۆ بەغدا و دیداری لەگەڵ زۆرێک لە سەکردە سیاسەکانی شیعی و سونی بێگومان یەک لە دەرایشتە باشەکانیەوە بوو کە تواندراوە قەناعەت بە هەموو لایەک بکرێت کە نوێنەرەکانیان لە پەرلەمان ڕێگر نەبن یاخود نیساب نەشکێنن وەگو لە سەرەتای بەرنامە باس بکرد ئەگەر چی هەوڵێکی زۆر هەبوو بۆی کە شەوی دۆزێ بەڵام شەوەکان ینی وای نبینین لەو ئاراستە بوو ینی بە بۆچوونی جەنابە پێشتر ڕێکەوتنی سیاسی لەسەر کرا بوو بۆی کە دەنگی لەسەر بدرێ بێگومان چۆن ئەخر هەوڵەکە تەنها لای یەکێتی بوو یا لایەنەکانی کێش هەوڵیانیاوە ئاخە دەیخۆ من محەمی ئەوان نیم بەڵام من ئەگەم لە سیاسەتە حیزبەکەمەوە ئەگەم لە ئەوەیە کە گفتوگۆی دووسێ ڕۆژی ڕابردووی سەرۆک بافڵ لە بەغدا و ئەو تیمەی کە لەگەڵی و تیمە ڕێزی گەڵیان بوو بێگومان ئەگەر پۆلێن بۆ خاڵبەندی ئەجندای کارەکانی بکەین پرسی پارێزگای هەڵەبجە لێ خاڵی یەکەم هاتووە ئەنی ئیشی دیدی لەسەر ئەو بوارە کرا کە چۆن بتواندرێت لایەنەکانمان کاکە خۆیان پێدۆستی کوردە لێسادا ئەوەی کە ناوی هاوکمانی ئیداری دەوڵەتە چۆن بتواندرێت لەم پرسەدا نوێنەرەکانیان لە فراکسیۆنی پەرلەمان ڕێگر نەبن یاخود شێوی دروست نەکەن بۆیە
هەوڵی سیاسی بەردەوام لە تەک هەوڵە یاسایەکەیە کە فراکسیۆنەکان لە پەرلەمان دەیکەن. خۆتان ئەگەردارن دۆخی عراق شتێک نییە کە ئینسان خوێنەوەی بۆ عراق نەبێت. خوێنەوەی عراق شەوەیە کە لایەک زۆرینەوە کە بێتە حکوومەکات، بەڵام لایەکەی تریش پێگومان توافقاتی سیاسیە ئیتر لە تەسیسی حکوومەتە، لە بێدانی لە تەوزیعی وزارەتەکانە یاخود هەیئەتەکانە هەر شوێنێک بێنی عراقی لایەنێک و مەزهبێک و تائیفەیەک و حزبێک نییە. عراقی ئەنی پێک هاتوو خۆتان ئەگەدارن لە کۆمەڵێک ئەدیان و ئەقوام و ئیتر. بۆیە توافقی سیاسی بێگومان یەکێکە لە ئەم خەڵانەی کە هۆکار دەبێت بۆ سەرکەوتنی ڕوانگە یاسایەکی کە ئەم پرۆژانی کە دێن ناو پەرلەمان. ئەو ینی شتێک نییە کە ئینسان کۆڵ لێ بکاتەوە، لەبەرەوەی کە ناکرێت تۆ تەمسیلی گەلێک پێ یاخو سیاست بکەی، بەڵام خوێندنەوە بۆ واقع سیاسەکەی نەیە بۆ شێوەیە. دەبێت تۆش سەر ڕوانگە یاسایەکی ئایا لە پەرلەمان ئەم بابەتە یەکلا بوو تۆ بەڵێ تەواو بوو ئەو بابەتە، ئەوەی کە دەبێتەوە ئەو جارێ تر ڕێکارەکانی دیکە سەرۆکایەتی پەرلەمان شێوازی مخاتەبەکردنی ئەم دەنگدارن بۆ سەرۆکایەتی کۆمار و دوای پەسەندکردنی سەرۆکایەتی کۆمار بدرێ بە حکوومەت و ئیتر حکوومەت پابند بێ بە خاڵ بە خاڵی ئەم بڕگەی یەخت ئەم بڕیارانی کە ئەمڕۆ لە پەرلەمان دراون. وای نبینم ئیشکالێکی وامان بێتەوە پێشی خوا نەخواستە ئەگەر بێتاقەتوان کە، بەڵام هەوڵیشی دەوێت، هەوڵی ئەوەی دەوێت کە بە خێرایی برادرانمان لە تیمی وەزاری لە بەغدا بە کۆی لایەنەکان ئەوەی کە لا ئێمە بوو بە ئەمانەتەوە ئێمە ئەم شەڕی لەسەرمان بوو، شەڕی یاسایی کردومان، ئەوەی کە دەبێتەوە ئەوجا تەحویلی برادران دەبێت لە تیمی وەزاریەکانی خۆمان تیمە کوردەکان بێگومان کە چەند بۆ زیرمان هەبێت یاخود لە پشت وەزیرەکانی شەوە چەند برادرایەتمان هەبێت. بەس کا غەریب تەسەور ناکەی خۆ هیچ کێشەیەکی یاسایی یا بربەستێک یاسایی لە بەردەمیا تازەیتە دروست ببێ، وانە؟ ئەزانی کەم پرۆژە یاسا هەیە کە تێپەڕێت، کەمی هەیە کە تێپەڕێت هەمووی لەسەری متەفق بن. برمونە مەسەلەی قەراری مەزگادی سەوڕی گۆڕ بە گۆڕ سەبارەت بە خاک و خەڵکمان نەکرد و 1970 ئەوانە فەرموو چەندین جار خران ناو کارنامەی پەرلەمان هەموو جارێک بە بێنوەکان بێنوک لە بێنوەکان تێکیان دەدایەوە. ئاخر جار تێپەڕی کە تێپەڕی بۆ نەوەستان چەند کەسێکیان ڕان کرد لە مەحکەمەی ئیتحادی شکا بکەن و ئیتر ئەوە ناسایە ئەو شتانیانی. بۆیە دوای ماوەیەکی زۆر ئیتر ئەو بوو کە دیسان هەر با خێری ئێمە تەواو وەکو کورد. ئەوە ڕێمێ بۆ ئەوانی شەڕاست بێ خۆ بە خۆش شیعە لەگەڵ سونە لەگەڵ شیعە یاخود هەموو ئەو بڕگارەی کە بڕگەی بە قۆناغی حەسب قورستی ئەپەڕە سەعەتی ئەپەڕێ بێگومان دوایەوە کە دەنگدانەکرێت هەندێک دەنگ لەسەر ئەو مۆزوع عادێتە پێشەوە. ئیتر ئەو دەنگە تەنها بۆ ئیعلام و بۆی خۆی براسکردنیانە یاخود پەنابەن بۆ محکەمە. بەڵام ئەوەی کە جێی دڵخۆشەوەی کە پرۆژەکە تێپەڕیوە و دەنگدانی کۆتایی لەسەر کراوە و من تەمەنا دەکەم ئەم لێک تێگەشتنی کە سەرەتا هەمان بووە تەجاوز بە واتەوات و بە خۆ عەرزکردنی بەردەم کامیرا و ئیتر سینەرایەت بهێنێ. ئەم مۆزوعێکی زۆر جیاوازەی مە پێمان ڕاگەاندونە بە زۆرێکیان ئەوەی کە هۆکار بوو بۆ ڕوخانی ئەم ڕژێمە دیکتاتۆرە ئەگەر پۆلێنی ئەگە 100 خاڵ بێنی ئەتوانی لە خاڵی یەکەم و دووەم باسی ئەنفال و هەڵەبجە بکەیت کە ئەوڕۆ هەردووچیان ناو پەرلەمانی عێراق ئیتر بە خۆناغی جیاواز یادکرانەوە و تێپەڕیوە. بۆیە مناڵم ئەوانش خاوەن قوربانی لانەکانیتر لە عێراق، بەڵام کورد مزەحی گەورە و دەرەجەیەکی سەردەمی ڕشوێن بەعز بووە و پرسی هەڵەبجە پێمان ڕاگەاندوونە کە ئەو پرسە بووە کە وڵاتانی جیهانی دژ بە سەدام هێنا دەنگ، وڵاتانی جیهانی دژ بە سەدام کۆ کرد بۆی کە چەند بتوان کۆتایی بەم ڕژێمە خوێنڕێژ و فاسد و ئیتر زاڵمە بێنن. بۆیە پێمان تەکیدمان کردەوە کە ئەم پرسە پرسێک نییە هیچ کەسێک ئەگەر باوەڕی بەخوایە ئەگەر وجدانی مرۆڤاتی هەیە دژی ئەم پرۆژەیە بێت بە دووری ئەزانم و ئینشاڵڵا شتی واش نابێت کە کێشەی بۆ دوورکەن و کێشەش دروست بێت. بێگومان هەر دەم بەرەیەدان کە بەرەی داکۆچی یاساییمانە لە ماف و مستەحقات و خاک و خەڵکمان. زۆر باشە کاکە ئەگەر پێم بڵێ ینی لە ڕووی سنووری ئیداریەوە هەڵەبجە چۆ دەگرێتەوە ئەمجا چ گۆڕانکاریەک لە ڕووی ئیداریۆ ڕوئەیە لەو ناوچانەی کە ئەکەونە ژێر پارێزگای هەڵەبجە؟ بەڵێ
هەڵەبجە لە ڕۆ ئیداریەکەیەوە لە سنوورە جوگرافیەکەی پێک هاتووە لە دوو قەزا قەزای ناوەند لەگەڵ قەزای ناوەندی هەڵەبجە لەگەڵ قەزای خورماڵ لەگەڵ سێ ناحیە ناحیەی بەمۆ ناحیەی سیروان لەگەڵ ناحیەی بیارە کە تەوێڵە و بیارە پێکەوەن لە کاتی داواکردنی نەخشەی هەڵەبجە لەلایەن وەزارەتی تەختیتی عێراق لە ساڵی 2021 لە مانگی نۆ ناحیەی بەمۆ بە پێی فەرمانێکی هەرێمی لکاوە بە هەڵەبجەوە بەڵام بۆشاییەک هەیە لە نێوان ناحیەی بەمۆ لەگەڵ پارێزگای هەڵەبجە کە منتیقەی تاوگۆزی بەرەکەوێ لەبەرەوە وەزارەتی تەختیت داوایان کرد ئەبێت ئێمە یەکێک لەو دوو بڕیارە بین یان ئەبێت ناحیەی بەمۆ بگەڕێتەوە بۆ شوێنی پێشووی خۆی کە ئەمەش بەلای ئێمەوە قرس بوو چونکە یەکێک بوو لەو ناحیانەی کە بە خۆشحاڵیەوە بە شانازیەوە هاتنە سەر هەڵەبجە ئێمە ناتوانین دەست بەردار بین لێی داواکاری دووەمیانەوە بوو کەواتە نابێت بۆشاییەک هەبێت لە نێوان نەخشەکە منتیقەیەک هەیە لە بینی هەڵەبجە لەگەڵ ناحیەی بەمۆ ئەبێ بلکیان ڕێ بە هەڵەبجەوە ئێمەش ڕێکاری ئیداریمان گرتە بەر لەگەڵ پارێزگای سلێمانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەگەڵ لادێکانی ئەو منتیقە لەگەڵ قەزای پەیوەندیدار بە سوپاسەوە هەمووی متتەفق بوو لەسەرەوەی کە ناوچەی تاوگۆزیش بلکێ بە پارێزگای هەڵەبجەوە لەبەرەوە ئێستا سنووری پارێزگای هەڵەبجە پێکهاتووە بەوە و ئێمە لە ئایندا لە هەوڵی ئەوە بین چونکە یەکێک لە مەرجەکانەوە بوو کە ناحەیەک دروستەکەین لەو منتیقە بە ناوی ناحەی تاوگۆزی بەڵام دوای تەواوبوونی ڕێکارەکان بۆی هەڵەبجە بێتە ناحەیەکی کە ناحیەکەی بۆ ئیزافەکەین لەبەرەوە ئێستا سنوورەکەی ئێمە زیاد لە 150 کیلۆمەتر سنوورمان هەیە بە کۆماری ئیسلامی ئێرانەوە سیروانیش ڕەنگە ببێ بە قەزاش بێت ئێمە سنوورمان هەیە تاوکو ئێستا هیچ ڕێکارێ نەگیراوەتە بەر بۆ ئەم بابەتە بەڵێ سیروان گەورەترین ئەتوانم بڵێم لە ڕووی ڕووبەرەوە گەورەترین ناحەیە ئێستا حاڵی حاضر بەڵام باس لەوە نەکراوە هێشتا وەکو خورماڵیش بەڕاستی بە شێوەیەکی فعلی وەکو قەزا تەعاملی لەگەڵا ناکرێت بەداخەوە هەرچەند ئەمە بڕیاری هەرێمی کوردستانیشە بڕیاری عێراقیش نییە بەڵام بەدەمەوە بوون سستە و گرفتی بێمەکە بێخۆما بێ حکومەتی هەرێمی کوردستان بیکە قەزای خورماڵ هەر وەکو ناحیە تەعاملی لەگەڵا بکرێت بەڵێ حکومەتی هەرێمی کوردستانە و تەنها بڕیارێکی وەزارەتی ناوخۆیە بێ بۆ دانانی قایم قامێک بە وەکالەت بێ یاخود بە فعلی لە جێی لە با بڵێن لە قەزای خورماڵ یاخود بەڕێوەبەری ناحیە بکرێتە قایم قام بە وەکالەت بۆ ئیش و کارەکان و پشتڕان لە پشتڕانی ئیداری لە قەزای هەڵەبجە بکرێت بۆ ئەوەی کە ئەویش قەزایەکی سربەخۆ بێ لەگەڵ ئەوەی کە هەوڵماندا کاتێک بەندە جێگری پارێزگار بوون بجێی تایبەتی وەکو قەزا بۆ دیاری کراوە و هەموو ڕێکارەکانی لە دیاریکردنی نەخشەکەی هەمووی گەشتۆتە ئەنجام تەنها ئەوەی ماوە کە قایم قامێکی بۆ دابنرێ و پچڕان بکرێت لە ڕووی ئیداریۆ لە قەزای ناوەندی هەڵەبجە بەڵام خۆتاوەکو ئێستا ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەش نییە کاکەوە بەڵێ ئەنجومەنی پارێزگای ئێستا هیچ پارێزگایەکی هەرێمی کوردستان نیەتی پارێزگای هەڵەبجە بە یاسای ژمارەیەکی ساڵی 2015 بڕیار بۆ ئەنجومەنێکی هەبێت کە لە 25 ئەندام زیاتر نەبێ و تاوەکو هەڵبژاردن نەکرێت ئەم 25 بە تەعیندا دیاریکەن بەڵام بەهۆی گرفتی سیاسیەوە بە تایبەتی گرفتی نێوان یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان ئەم ئەنجومەنە تاوەکو ئێستش پێک نهاتووە لەبەرەوە ئێمە هیوامان وایە ئەگەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان بکرێت لەگەڵ هەڵبژاردننی عێراقا بۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەش ئەو هەڵبژاردنە بکرێ بۆی ئەو گرفتە سیاسیش چارەسەر بکرێ زۆر باشە کا غەریب ئەگەر لە ڕووی داراییەوە تەماشایکەین ئێمە کە بودجێکمان ئێسا خشتەی بودجە تاوکەسا ناتوەتە پەرلەمانی عێراق و دەنگی لەسەر بدرێ لەنا ئەم خشتە تەسەورەکەی جێ بکرێتەوە هەنێک بودجەیەکی تایبەت بۆ هەڵەبجەدا بنرێ یا تازە ئەمە تەواو تاوەکو 2026 ناتوانرێت بودجەی بۆ دابین بکرێ وەکو پارێزگاکانی دیکە بەڵێ
بێگومانەوە لێکتێگەشتنی بینی لیژنەی مالی لە پەرلەمانی عێراق و لیژنەی قانونی لە پەرلەمانی عێراق و هەروەها لیژنەی ئەقالیم هەر لە پەرلەمانی عێراق و هەروەها وەزارەتی دارایی عێراق ئەوەی پێویستە ئەبێ ئەوان بە خێرایی ئیتر دانیشتنی خۆیان لەم بارەوە بکەن قورس نییە کە ئیتر ئەم تەوزیعاتە بکرێت و بودجەی پێویست بۆ پارێزگای هەڵەبجە بە خێرایی دیاری بکرێت لەم شتێک کە ئیتر دیاری کراوە بەڵام وەکوتم یعنی پێویستی بەوەیە کە ئیجراعاتی لێکتێگەشتن لە بینی ئەو ناوانێک کە هێناون و غیری ئەوەش خەڵکانی دلی پسپۆر لەم بوارەدا بێگومان لە هەرێمی کوردستان پێویستە کاری خێرا لەسەر ئەم بابەتە بکەن بۆی کە بە پارێزگا بوونی هەڵەبجە بە هەموو واتاکانیەوە بێت بە شێوەیەکی کامل و شامل ئیتر بێتە گۆڕێەوە بتوانرێت خەڵک ممارەسەی ئەم محافظەیە بەم شێوازە بکە کە شایستی خوانە و بتوانرێت لە بەهۆی تەخسیسکردنی بودجەیەک بۆ محافظەیە هەلی کاری زیاتر بڕەخسێت و مەشاعری و پرۆژەکان لەو دەبەرە زیاتر بکرێت هەڵەبجە پارێزگای هەڵەبجە بێگومان ئەو شوێنەیە کە ئەوەی کە تواندراوە بۆی کراوە بەڵام زیاتر پێویستی بەوەی هەیە کە دام بگرێت زیاتر پێویستی هەیە کە نۆژەنکردنەوە پرۆژەی بۆ بێت دەبێتەوە سەر ئەوەی کە تا چەند ئەوەی کە لەمە دووە لە بەردەستماندا لە کات بێ یاخود لە لێکتێگەشتن بێت بتوانرێت بە خێرایی ئەم ڕێکارانە بگرێت لەبەر کە شایستەی یاخود لایەقە بە هەیکەلێتی پارێزگای هەڵەبجە و من ئومێد دەکەم ئینشاءڵڵا بە خێرایی ئەم لانانەی کە باسم کردنم لیژنانە کا لەسەر ئەوە بکەنەوە بتوانرێت ئەم پێشنیارە یاخود ئەم پێویستیە بخرێتە سەر نەخشەی ئیداری پارێزگای هەڵەبجە و ئیتر وەک باسم کرد بتوانرێت لێ مستەفید بن نەکات ناوێک بێت و وەکو بڵێ بەڵام هەر هەمیشە تا گەری خۆ ڕەنگە خەڵکی هەڵەبجە میشە پێویستی بە نوێنەرەکانیان هەبێت لە بەغدا چونکە تۆ کە هەر شوێنێک دەکەی بە پارێزگا پێویستی بە بونیادنانەوەیە هەم لە ڕووی بینا هەم لە ڕووی دامەزراندن بۆ دام و دەستگاکان خۆمەش دەبێت دوجار ئێستا کە لەبەرەوەی ئێمە دارایی و موچەمان لای بەغدایە دەبێت بەغدا بەڕاستی ڕەزامەندی لەسەرەمە بە چۆن هەبێ هەوڵ بدرێ بۆی کە شوێنی ئەمە بکرێتەوە ئیتر لە ناو خشتەی بودجایە لە دەروی بودجەیە بەڕێکەوتنی سیاسی و حکومەتە بەڵێ ئاماژت لەناو ئەم کۆمەڵە پێشنیارە باسی مەسەلەی تەعیناتی کەڕم بێ ئەوان لەم قۆناغەدا بەقەد ئەوە گرنگ بێت کە چۆن بودجە تەخسیس ئەکرێت بۆ ئەم محافظەیە هاوکات ڕەچاوی تەحدیدی میلاکاتی بکرێت بۆ ئەم پارێزگا بۆیە هەوڵی هەمومانی دەوێت کە ئیسیسنا بۆی بکرێت بەرەوەی کە خۆتان ئاگادارن وا ئیتفاقیان لە بینی هەردوو وەزارەتی مالی بەغدا و وەزارەتی مالی هەرێمی کوردستان ئەو ئیتفاقی ئەوانە کە تا کۆتایی مانگی 12 ئەم ساڵ هیچ جۆرە دامەزراندنێک نەبێت بەڵام ئەگەر ئەم بڕیارە لەسەر هەڵەبجەش تەطبیق بکرێت وەکو بڵێ غەدرێکی گەورە لە پارێزگای هەڵەبجە کرد دەبێت ئیسیسناک بکرێت و هەوڵ بدرێت لە میلاکات هەڵەبجە بۆ ئەم چەمانگی کەماوە جیا بکرێتەوە و ژمارێکی زۆر دەرچوومان هەیە خەڵکی بەکەفاعەتمان هەیە ژمارێکی زۆر خەڵکمان هەیە کە ڕەم بێت جگە لەوانەیە کە خاوەن بڕوانامەن خەڵکی تریشمان هەیە کە پێویستە لە بوارەکانی تی فەرمانگە حکومیەکان دەست بەکار و کارابن بۆیە دڵنیان بۆ 2026 زۆر باش ئیشی لەسەر دەکرێت بەڵام وەک باسم کرد ئەم چەند مانگەی کەماوە ئەبێت هەوڵ درێ هەچۆنیشی بێت لەگەڵ ڕەچاوکردنی تەخسیسی مالیەکە هاوکات تەحدیدی میلاکاتیش بۆ ئەم پارێزگا بکرێت بۆی بتوانێت لەوەی کە هەیە باش خزمەت بکرێت تاوەکوسا هیچ دەنگویەک نییە خشتەی بودجە بێتە پەرلەمانی عێراق بۆی کە دەنگی لەسەر بدرێ ینی بۆ دواکەوتووەکە غەریب کۆمەڵی هۆکار هەبووە لە هۆکارەکان ئەوەیە کە ئەم پرۆژەی یاسای خانشینی بوو کە ڕەبتی بە برادرانی شیعی هەبوو تایبەت بە حەشی شعبی ئەوە یەکێک لەم هۆکارانەی کە جەلساتی پەرلەمان بەڵی بکرێت بەڕەکسس بکرێت یاخود چاوەڕێ بکرێت ئەوان ئۆکخوا لە نێو ماڵی شیعە بگەنە ئەم بڕیاری کە پێویستە هەمووان کۆتەنگ بن لەسەری ئیدی بڕیاری هەڵەبجە دیسان بە هەمان شێوە پارێزگای هەڵەبجە یەکێک بوو لەم بڕیارانەی کە وای کرد بوو کە
بەنەزەری لایەنەکانی تر ئەبێت مماطەڵەی پێ بکرێت بۆی کە بتوانرێت لەم خودە مەسەلەی بە پارێزگابوونی هەڵەبجە ڕابژیرێت بۆ خولی شەشەمی پەرلەمان پێیان وا بوو کە ئیتر ئەڵڵا کەریمەوە بەڵکە ئەو کات هەر نەکرێ بۆیە ئەوانە هۆکار بوون بەڵام سوپاس بۆخوای گەورە و سوپاس بۆ هەموو ئەو دۆسانەشمان کە من بەڵێم نیەتی هەمووان بۆ شێوە نەبووێ بەڵام هەبووە نیەتی لەو شێوە بووە بەگشتی سوپاسیان دەکەین کە ئەمڕۆ لە ناو پەرلەمان نیسابیان کامل کرد و ئەوەی کە نیگەران بوو ئەوەی کە ئیتر شایی بۆ لە خۆشی ئەوەی کە بتوانێت ئەم پرۆژێ دەنگی بۆ بدرێ دوجار هەردووچیان ئەم دووفی ئەیە بوون کە نیسابی پێتەواوکرا ئەوانی تریش قۆناغەکانی کەی پێویست بە هەم میلاکات هەم تەخسیسی مالی بێگومان دیسان تاکی لەوە دەکەمەوە پێویستی بەوە هەیە کە ئێمە وەک فراکسیۆنە کوردەکان ئەم چەند مانگەی بەدەستماوە تا مانگی 11 هەرچیمان کردو هەوڵی زۆر جدی بدەین بۆی زۆرترین جەلساتی پەرلەمان هەبێت لەم فترەیەدا و لە ئەسنای جەلساتەکان بتوانین ئێمەش ئەم پرۆژانەی کە لای ئێمە ئەبێتە هۆکاری بەهێزبوونی هەیکەلەتی ئیداری هەڵەبجە تەقدیمیان بکەینەوە لیژنەکان بەرزیکەنەوە بۆ سەرۆکاتی پەرلەمان و بێتە ناو دەنگدان و تر خوێندنەوەی یەکەم و خوێنەوە مناقەشەی دووەم و دەنگدانی سێمی کوتایی بۆ بکرێت. زۆر باشە کاکا بەڕاستی ڕەنگە لە عامدا ڕۆژێکی خۆشە و ئیتر وڵا تەبع بۆ هەموو گەلی کورد خۆشە ینی ڕۆژێکی مێژووی بوو بەڕاستی بەڵێ بێگومان هەم سوپاسی خوای دەوێت و هەمیش ئیتر سوپاسی هەموو ئەولانانی دەوێت کە هەمووانگو هاوکار بوون لەگەڵمان. زۆر باشە گەڕێم وڵات کە غەریبە پرسیارەکەم کاکاوە من ویستمەوە بڵێم ئێساوکو کاک غەریب وت ینی بەڕاستی ڕۆژێکی خۆشە ئەمڕۆ بۆ خەڵکی کوردستان و بەتایبەتی بۆ خەڵکی هەڵەبجە بەڵام ڕەنگە خەڵکی هەڵەبجە و کوردستانیش بەتایبەتی هەڵەبجە ینی ئەم خۆشیان جارێکە بینیوە کە لە ساڵی 2014 بۆ نمونە لەلایەن حکوومەت یاریمی کوردستان بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە درا بەڵام کاتێک دەڕۆیتە ناو خەڵکە کە قسە لەگە خەڵکەکە کەڵێ کاکە هیچ سیمایەکی بە پارێزگابوون نابینی لەم شارەیە یعنی لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی ئیداری و ینی دام و دەستگا حکومیەکان تەنانەت دەگوترێت کاکە هەڵەبجە ئوتێلێکیشیتیانە سەرمایەدارەکان ئامادەنین بڕۆنەوێ کاری وەبەرهێنان کەن تەسەورەکەی لەمە دووە ئەم دۆخە بگۆڕێت بە ئاراستێکی کاکە هەڵەبجە ببوژێتەوە و کاری تیا بکرێ و خۆشت خەڵکی ئەو منتیقەی زۆربەی ماڵ و گەنجەکانەوە کاکە لەوێ باریان کردو دێنە شارەکانی دیکە بە دوای کار و کەسابەتە ئاگەڕێن بەڕاستی. ڕاستە پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بەمە حەزەکەم ئیزافەیەک بۆ قسەکانی کاغەری بکەم سەبارەت بە بودجە یاخود دابینکردنی میلاک یا کێشە کارگێڕیەکان چۆنێتی چارەسەرکردنی ئێمە ئەگەر ئەو بەڕێزانە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چونکە ژمارەیەکی ئەلحەمدولیلا باشیان هەیە و من هەر وەکو لە سەرەتاوە باسم کرد ئێمە سوپاس و دەستخۆشیمان هەیە بە بێ جیاوازی چونکە هەمویان لە هەوڵا بوون هەموو فراکسیۆنەکان ناوی هیچیان نابین چکە ئەزانم کە هەمویان لە جوود و مانوبوونیان بۆی کەم نەکرێتەوە ئەوەی کەماوەتەوە ئەوان ئەگەر توانیان لە ئەم فترەی یاسادانانە بتوانن تەغییراتێ بکەن لە بودجا کە خشتەکان هات لە دەسەڵاتی ئەوانە بێیان نا من ئەویان نازانم ڕاستی ئەوە جێڵم بۆ خۆیان بەڵام بەدەر لەوە هەنگاوی ئاسانتر هەیە کە بتوانن خزمەت بە پارێزگای هەڵەبجە بکەن لە ڕووی بودجەوە چونکە لە بودجەی عێراقا دەسەڵات دراوە بە سەرۆکوەزیران کە مناقەلە بکات مناقەلە لە بودجە لە شوێنێک و بۆ شوێنێکی کە بکات لەو بودجانەی کە دانراوە لە سندوقەکان ئەمان ئەگەر بتوانن ئەرگ بکێشن ئەم فترەی کەماوە لە ڕێگەی تیمە وەزاریەکانەوە بێ یاخود لە ڕێگەی خۆیانەوە بێ سەردانی وەزارەتەکان بکەن بە نمونە بەشێک لە وەزارەتانە کوردن وەزارەتی ئاوەدانکردنەوە کوردە پرۆژەمان هەیە لە هەڵەبجە 2019 دەرچووە بۆ هەڵەبجە نزیکەی بای 20 ملیارە ئەم پرۆژەیە ئەگەر بتوانێت مناقەلەی بۆ بکات کە لە میزانیشە با بڵین میزانی ساڵی 2019 بودجەی بۆ تهدید کراوە یاخود پرۆژەکە ناسێنراوە زۆر طبیعیە ئەگەر ئەمان بتوانن داوای مناقەلە بکەن لە وەزارەتەکان یاخود لە ئەنجومەنی وەزیران سەبارەت بە چارەسەرکردنی کێشە کارگێڕیەکان ئەو بەڕێوەبەرایەتیانە
ئەو ئەرکە لە کۆڵی ئەوان بووتەوە کە قەرار دەرچێ بۆ دروستکردنی بەڕێوەبەرایەتیەکان. تەنها ئەوە ماوە کە سەردانی ئەو وەزارەتانە بکرێ، بە تایبەتی وەزارەتی ناوخۆ بۆ تەواوکردنی فەرمانگە فیدراڵیەکان و دابینکردنی میلاک و بودجە، چونکە ئەتوانن ئەوەش بکەن و بڕیاری ئەوەشیان داوە. سەردانی پارێزگای هەڵەبجەیان کردووە کەیکەن، بەڵام چاوەڕێی ئەم یاسا بوون کە پەسەند بکرێ و سەردانی وەزارەتی بازرگانی بکەن بۆ دروستکردنی ئەو دوو بەڕێوەبەرایەتی کە هێشتا دروست نەبووە و بۆ تەکمیلەکردنی دوانەکەی کەشت و سەردانی وەزارەتی سەحە بکەن بۆ ئەوی بەشە بودجەی پارێزگای هەڵەبجە ئەگەر جیاجکرایەتەوە بودجەیەکی زیاتر یا بەشەیەکی زیاتری بۆ بنێرن و سەردانی ئەو وەزارەتی ئاودانکردنەوەش بە هەمان شێوە بۆ ئەو پرۆژەیە. لەبەرەوە ڕێکارەکان ئەگەر لە یاساژ نێتە ناو پەرلەمانی عێراق، ئەنجومەنی نوێنەرانی عێراق، بە دوواداچوون هەر واریدە کە ئەمان ئەگەر بە دوواداچوون بکەن، چکە زۆربەی کێشەکان بەڕاستی بە دوواداچوون چارەسەر بکرێت. لەبەرەوە من داوام لیان هەیە و تەکلیفیان لێ یەکەم کە بە دوواداچوون بۆ ئەو گرفتانە بکەن کە ئەوە هەنگاوێکە بۆ دڵخۆشکردنی پارێزگای هەڵەبجە و خەڵکەکەی و هەرێمی کوردستان بەقەدەر بە پارێزگابوونی هەڵەبجە. و من ئەزانم خەڵکی هەڵەبجە بەڵێ ئێستا دڵخۆشن و بەڵام کەبیر لە ڕابردووەکەن لە 2014 کە هەڵەبجە بووە پارێزگا، بەڵام ئێستا هەنگاوی زۆر جددی نەنراوە بەهۆی هەندێک پاسا و بیانووەکە هێنەوە، بەڵام ئێستا و پاسا و بیانوانە نەماوە. لەبەرەوە حکومەتی هەرێمی کوردستانیش هەندێک جار کە بودجە تەخسیسەکرا بیانووی ئەوە هەبوو کە جارێ لە عێراق و هەڵەبجە نەبووە پارێزگا، گرفت دروستە بوو بۆ هەندێک لەو پرۆژانە بودجانی کە دانراوە. بنمونە ساڵی 2020 25 میلیارد دانرا بۆ هەڵەبجە، بەڵام حکومەتی هەرێم ئەو کاتە ڕازی نەبوو بەو بەشە بودجەیە. ئێستا بیان و بڕە ئەم یاسایەوانە؟ ئەم یاسایە بەڕای من بیان و بڕە بۆ وەزارەتەکانی عێراق و بیان و بڕیشە بۆ حکومەتی هەرێمی کوردستان و بیان و بڕە بۆ ڕێکخراوە جیهانیەکان و بۆ سەفارەت و قونسوڵێتەکانیش بیان و بڕە بۆ هەموو لایەک. دەست خۆش بێ کا غەریب با من دوایین پرسیار لە جەناب بکەم، ینی کاکاوە زۆر جوانڕوونی کردەوە ڕەنگە ئەرکیەوە قورستر بێکە لە بەغدان، خۆرەوە نییە بۆ نمونە هەڵتانیاوە جوتان کردووە کە دەنگ بە ئەم بە پارێزگابوونی هەڵەبجە بدرێ، بەڵام ئیدی خۆ لە مۆلا تا و کاتەی نەبێ لە ڕێگەی و ئەم وەزارەتانەوە دەتوانرێت کۆمەڵێک پرۆژەی چاک و هەروە ئەو پرۆژانەی کە وەستاون یا هەندێک بودجەی تایبەت لە ڕێگەی وەزارەتەکانەوە کە مناقەلە کرێ بەڕاستی بۆ هەڵەبجە دیاری بکرێت و بۆی بتوانرێت، ینی لە دوای بوون بە پارێزگابوونەکەی دەستی خزمەتگوزاری و ئاوەدانی پێوە دیار بێیتە بە هەڵەبجە. بەڵێ ئەوە بێگومانی چێکە لەم خواست و خاڵانەی کە ئێمە لە فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان لە بەرنامماندا لەم چەند ڕۆژەی ژەوەیە کە پێشنیاری کۆبوونەوەیکی بەرفراوان بکەین لە بینی تیمی وزاری و تیمی پەرلەمانی ئەم وەزارەتانی کە کورد سەپەرشتی ئەکات و چۆن بتواندرێت پشت ئەستور بەم پرۆژە یاسای ئەمڕۆ کە دەنگی لەسەردرا بتواندرێت ئەم وەزارەتانی کە وەزارەتی پەیوەنددارن لەگەڵ فەرمانگەکانیان کە سەر کە لە هەرێمی کوردستانەوە وەکو بڵین بنمونە ئێستا کە باسی سلکی وەزارەتی ناوخۆ بکرێت یاخود وەزارەتەکانی عەدل بکرێت دادیان هەر وەزارەتێکە فەرمانگە و مۆزەفینی لە هەرێمی کوردستانە لە شێوەی پاسەوانی سنوور و لە سزنەکان و لە کارتی نیشتیمانیەوە لە ئەو فەرمانگەانی کە بلا تحديد سەر بە حکومەتی اتحادینە ئەم کۆبوونەوەی بکەین وەکو تیمەکانی وزاری و پەرلەمانی بۆی کە بتواندرێت لەم فترەیەکە لە بەردەستدا ئەو بودجەیەکە لە بەردەستیاندا لە وەزارەتەکان دامی هەڵبجەی پێ بکەن و دامی ناحیە و گوندەکانی هەڵبجەی پێ بکەن و ئەوەی کە پێویستە یاخود گەرەکیان بێت لە مناقەلەکردن ئەو مناقەلەیە ئەگەر لە زمانی وەزارەتەکەی خواندا بێ ئەو خوان ئەتوان وەزیر خۆی ئەتوان لە بەڵگەیەک بە بەڵگەیشتر مناقەلە بکات و بگەڕانەوە بۆ ئەنجومەنی وەزیران، بەڵام ئەگەر بودجەی پێویست نەبێت لە وەزارەتێک بێگومان دەبێت ئەم وەزارەتە کتاب بەردەکاتەوە بۆ نووسرا بکات بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و موافقەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەربگرێت بۆی کە مناقەلە لە وەزارەتێک بۆ وەزارەتێکە بڕەپارەیەک بکرێت بۆ ئەوە. بۆیە هەوڵەکانمان بێگومان هەوڵێکی ژیر دەبن و ئەم هەوڵانەمان ئەمڕۆ بۆ هەڵەبجە بووە کە یەکێکە لە شەنازی گەورەکان
مەسەلەن لە تەک ئەوانە هەوڵەکانیشمان بۆ چەند ماڵ کە بەردەوام حەز و خواستی ئەم خەڵکە ئەوە بووە کە کێشەی کەم ئاویان چارەسەر بێ ئەو پرۆژانەی کە لەڕێی بەڕێز قایمقایمەوە هات بۆ ئێمە یاخود ئەو کێشانی یاخود ئەو پێداویستیانێکە بۆ سنووری هیدای ڕاپەڕین پێویستە بۆ سنووری قەزای دوکان پێویستە بۆ پێنجوین بۆ سلێمانی بۆ گەرمیان یعنی هەموو ئەو شتانی کە پێویستە ئەمە چۆن بتوانین بە خێرایی ئیشی لەسەر بکەین لەبەرەوەی کە من هەردوو قەناعەتم بۆ ئێمە وەکو کورد موقفمان لاواز نییە بەڵێ لانەکانی بەرامبەرمان ئەگە بۆیان بڕە بەشێکیان تێڕوانی نێکی نادروستیان هەیە سەبارەت بە داعم و پشتیوانیەکانی بەغدا بۆ هەرێمی کوردستان بەڵام وەک باسم کردەوە بۆ ئەوانی شەڕاستی ئێمەش لە زۆر موقعیت توانین ئەوان ڕابگرین توانین ڤیدیۆی خۆمان هەیە بۆیە هەوڵەکانمان هەوڵی گشتگیر دەبێت پشتیوان بەخوای گەورەوە دەکەین کە کارێک بکەین خوا لە خۆمان ڕازیکەین و خەڵکی خوا لە خۆمان ڕازیکەین. زۆر سپاس بۆ جەنابەت کاک غەریب ئەحمەد ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە بەغدا لەگەڵم بووی. زۆر سپاس بۆ کاوە عەلی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی ئیسلامی کە لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵم سپاس بۆ هەردووکان. زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو سەر بینەری بەرنامەی خەڵکی سەر خواتان سپێرم.